ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ. زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی لە بەرنمەیەکی تری دیالۆگدا لە خزمەتەوەی ئازیزان. حەمیدی نووری یەکێک لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە بە جورمی جنایەتی شەڕ لە وڵاتی سوێد دەست بەسەرکراوە ماوەیەکە دادگاکەی لە شاری ستۆکۆڵم بەڕێوەچێت. لە دەوروبەری ئەم دادگایە باس و شتایەکی زۆر کراوە و جەماعەتێکی زۆر شاید و ئەوانەی کە شاکین، ئەوانەی وە شکایەتیان هەیە لە حەمیدی نووری و ئەو کاتەکە لە زیندانە یەکێک لەوانە بووە کە ئەشکەنجەی کردووە، خەڵکی داوە بە ئیعدام و دەستی بووە لە ئیعدامی بەشێکی زۆر لە هەڵسۆڕەوانی سیاسی. ئێستا دراوەتە بەر دادگایەکی نێودەوڵەتی و دادگاکەی هەر لە کاتی بەڕێوەچووندایە و ئێستا تەواو نەبووە. باس لەسەر ئەمە و کە چی لێ دێت و نەتیجەکە ئەبێ بە چی و چۆن بووە کە حەمیدی نووری گیراوە ئەدەینە بەرباس و لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز کاک یەدوڵڵای بیگلەری کە پێشتر لە کوردستان قازی دادگا بوو و هەروەها لە سوێدیش بە حقوقدان ئەناسرێت. کاک یەدوڵڵای گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. سپاس بۆ تۆ کاک مەحجەجان. سڵاوم هەیە بۆ هەموو بینەرانتان و بۆ هاوڕێیانێکە لە تەکیا هاوکاریەکەن. سپاس بۆ ئەم بەرنامەیشە کە منتان بان کردووە کە تۆزێ معلومات ئیزافە بین بە مردم. زۆر سپاس بۆ بەشداریتان. کایە دێ حەمیدی نووری ئیتلاعاتێکتان لە مەوردی هەیە بۆچی دەست بەسەر کراوە، بۆچی گیراوە لە وڵاتی سوێد؟ حەمید نووری من لە ڕێگای ئەو نووسراوەگەل ئاغای ئیرەج مصداقی کە فعالێکی سیاسیە و لە سوێد دانیشتووە لە ڕێ ئەوە ناسیمیانێ لە ڕێ نووسراوەکان ئەوە خود مصداقی زیندانی بووە و حەمید نووری لەو وەختا لە زیندانە کارێک بووگە کە مصداقی تیا بووگە. هەروەها لێنا لە زیندانە حەمید نووری بەناو عەباسی ناسراوە، خۆی بەناو مستعار عەباسی معرەفی کردگە، بەڵام کاتێک کە یەکێ لەو کەسانە کە لە ژێر شکنجە و بازجووی ئەوە بوو ئەیتوانی لە ژێر ئەو ڕووبەندە یا ئەو نقابێک کە لەسەر چاودایەنێن بۆ زیندانی جێگایك نەبینێ، کابرا چاوی پێو ئەوێ کە کارتی شناساییەکە حەمید نووری کە ناو حەمید نووری لەسەری نووسراوە داکەوێ. ئەوینێ ئەم عەباسیە کە خۆی بەناو عەباسی معرەفی کردگە لە واقع ناو ئەسڵی حەمید نووریە. تێتە دەرەوە اتفاقەن بە مصداقی ئەمە خەبەر ئەدا. مصداقیش ئەوە لە بەرچاو ئەگرێ. مصداقی ئەو جۆرەیە کە خۆی باسیەکە لە تەریق ئەوە کە نەوەیەکی حەمید نووری لێرە لە سوێد بووە و دایکەکەی ڕوویەتەوە بۆ ئێران و مناڵەکەیش حەزەکەن بۆنەوە بۆ ئێران، بەو بۆنەوە تەماس ئەگرێت و خولاسە وانموو دەکا کە یارمەتی ئەو کابرایە ئەدا کە مناڵەکە بواتەوە. حەمید نووریش تەماعی زۆر ئەبێت و پێ خۆشەوێت کە بێت بۆ سوێد و حتا وعدەگەلێکی پێیان بۆ تەفریحات و ئەوانە بە هەرحاڵ ئەیکێشنە ئێرە. بەڵام فعالیەتی ئیرەج مصداقی و ئاغای کاوەی موسەوی لە ئینگلستان کە وەکێڵە و حقوقزانە ئەو دوانە تەسیری بووگەلەوە کە حەمید نووری شناسایی بکرێت و بازداش بکرێت. دیارە حەمید نووری خۆی ئیرەج مصداقی خۆی مقدارێ ئیطلاعاتی بووگە و ئیطلاعاتی زۆرتریژی لەم ماوە جەمع کردە. ئەوەی کە دادستانیش کەفەرخاستێکی داوە، من کەفەرخاستەکەم دیوە بە سوێدی کە دابووی بە دادگای سوێد، لێنا ئەو دادستانە بەڕاستی باش شتەکەی
ورد کرد گەسەوە بەڵێ ئەچینە سەر وردەکاری کەیفەرخاستەکەی بەڵام پێم خۆشە بە نوکتەیەک ئیشارە بکەم کاتکیە دێ ئەویشەوەیە کە بۆ خۆی ئەخیرن لەم دادگای ئەخیرەیە کە لەم جەلسە ئەخیری دادگاییە بۆ خۆی وتوێتی من شتایەک باسەکەم کە تاالعانە باسم نەکردووە ئەویشەوەیە کە ساڵی 59 دێ بۆ کوردستان و لە کوردستان کە ئەبێت خۆیڵێ من زۆر گەنج بووم وەختی هاتووم بۆ کوردستان هێشتا ڕیشوشتم مووی دەرنێهێناوە ینی ئەوەندە گەنج بووە ئەڵێ لە جریانیەوە کە بە قەولی خۆی عەواملی ضد ئینقلاب و چیان کردووە لەم شتانە ئەڵێ دوایەوە کە گەڕامەوە لە دادگای ئینقلابە لەوێ دامەزرام و لەوێەوە ئیتر بە ئیستلاح کارەکانی بردوێتە پێشەوە ئایا ئێوە لەو بابەتەوە شتێکی تازەترتان هەیە؟ نەوەڵا هەر ئەوە منیش هەر ئەوەم بیستووە کە دوای ئەوە کە لە کوردستان ماموریەتی بووە چوەتەوە تاران لەوێ لە دادسەرای ئینقلاب بەش دامەزراوە دادگای ئینقلاب لە ئەوڵەوە خومینی وەختێ هاتەوە ئاغای هادەوی کەسێ بوو کە قازی بوو و لەو وەختا کە خومینی لە ساڵ 42 قرار بوو بازداشت بکرێ ئەو ڕئیس دادگای شارستان قۆم بوو بازداشتەکەی بە غەڵەت زانی و قرار بازداشتەکەی لەغوە کردەوە خومینی ئەوەی لە بەرچاو بوو کە هاتەوە هەر ئەو ئاغای هادەویە کە قازی دادگستەری بوو کردیە دادستانە ئینقلاب دوای ماوەیەک کە هادەوی چوەلاوە قودوسیان کردە عەلی قودوسی بوو بە دادستانە ئینقلاب کە لە جەریانێکی بۆمگوزاری و ئەوانە تێرۆر کریا و کوژیا ئەلەو فاسڵە یا ئەشێ زەمان قودوسی بووێ یا دوای قودوسی چونکە ئەڵێ 59 ئیتر من خەوەرم نییە لە دادسەرای ئینقلابی تاران چونکە تا ساڵی 58 من خۆم دادستانە ئینقلاب قرار بوو بۆمە دادستان ئینقلاب لە کرماشانە بەڵام هەر ئاغای هادەوی ببورن بەو بوونەوە کە بە ئیسلام من کورد بووم و مەزهەب سونیم بوو پێشنەهادی من ئێمە انتخاباتمان کرد بۆ دادستانی ئینقلاب تەواو قازیگەل کرماشان بە ئیزافەی کارمەندان دادگستەری ڕایاندا کە من بۆمە دادستان ئینقلاب پێمان وا بوو دادستان ئینقلاب واقعاً کەسێکە کە ئەتوانێ ئەو کارە زدی ئینقلابی گەل زەمان شا ئفشا بکە و کەسانێک کە کاری خراپیان کردوێ مجازاتیان بکە نەمانزانی بۆ سوورەتە دەربێ خۆی ئەوێتە حالەتێکی سەرکوب بەو بوونەوە ئاغای هادەوی مخالف بوو لە تەکەواکە من بۆمە دادستان ئینقلاب شار کرماشان چونکە ئەکسەریەت جەمعیەت کرماشان شیع بوو وتی کەسێ سونی ناتوانێت لێ نادادگای دادستان ئینقلاب بێ کەسێ تریاندانا ڕەفێق خۆم بوو ئاغای شەریفپور کە ئەو وەختە دوای من گەورەترین ڕێیاوردوو ئەو یان کردە دادستان و منیان کردە معاونی لە عین حاڵە وەکو باسپۆرسی ئینقلابیش کارمە کرد تا لە کرماشانە بوو بەڵێ کاک حەمید ئەم ئاغای حەمیدی نووریە کە دەست بەسەر کراوە تۆمەتی جەنایەتی شەڕی لەسەرە مەبەست لەوە چییە؟ ئایا شەڕێک لە کایەدا بووە کە ئەم لەو شەڕەدا قەتڵ عامێتی کردووە یا مەسەلەن چونکی مەواردی زۆرمان بووە لە سەتحی نێودەوڵەتیە مەسەلەن لە وڵاتی بەڵێ لە وڵاتی ئەفریقایی لەوێ کەس بووە هەر لەو بینەدا کەس بووە دەست بەسەر کراوە و دەوڵەتی سوێد تەحویلی وڵاتی خۆی داوەتەوە بە دەلیلی ئەوەی کە لە جەنایەتی شەڕا بەشدار بووە حەمیدی نووری لەم چوارچێوە ئەگونجێت ئێوە کە هینەکەتان متالعە کردووە خودی کێفێ خاسەکەتان متالعە کردووە یەک حادثە بووبێتە باعث ئەوە کە اتهامات حەمید نووری جەنبەی بینەملەلی یا ئەو جنایەت لە جەریانی شەڕا تعریف کردێ ئەویش ئەوەسە کە شەڕی بینی دوو دەوڵەتی ئێران و عێراق
ئەوە شەڕی نێونەتەوەیە یا لە واقع شەڕی بینەملەلیە نەک بێژم تەواو دەوڵەتەکان تیا بەشدار بووگن بەڵام ئێران و عێراق وەک دوو دەوڵەت تیا بەشدار بووگن لەو ئانا سازمان مجاهدین لە عێراقا بوو و بەعزە جارێ یارمەتی ئەرتەش عێراقیەدا بۆ هاتنە ئەم دیوەوانە بەڵام مهمترین واقعی کە پێشهات لە ژووریە لە مانگی تیری 1970 چەندێ بوو 1970 یادداشتم کردو هێنەکەی تاریخەکەی بەرحاڵ ئەو شەڕێ کە حملە کرا بە قەسری شیرین و دەوروبەری ماشە مجاهدین ناوی نییە فروغ جاویدان و دەوڵەت جمهوری ئیسلامیش چون بە شدت سەرکوبی کرد ناوی نییە شەڕی مێرسات ئەو وەختە بە بۆن ئەوە کە ئەو مجاهدین لە خاکی عێراقەوە دەستیان کرد بە حملە بە ئێران و ئەرتەش عێراق لە پشتسەریان بوو بەو بۆنەوە ئەو تعداد لە مجاهدین کە بەو بۆنەوە دەستگیر کریان یا لە شەڕابوون ئەوە بەناو شەڕی دەوڵەتی یا شەڕی نێودەوڵەتی ناوبریا هەر بەو بۆنەوە حەمید نووری چونکە لە تەک ئەو کەسانە کە هەوادار مجاهدین بوون و خومینی دوا بە دوای ئەو شەڕە فتوای ئیعدامی ئەو کەسانەی کە لەسەر عەقیدەی خۆیان باقین سادر کرد و دەستوریدا ئیعدامیان بکەن بەو بۆنەوە بەشێک لە عملیاتە حەمید نووری یار بەشێک لە ئەو فعالیەتە مجاهدین کە لە واقعا شەڕێکی داخلی ناوخۆ ناوی ئەتوانی بنی حاڵەتی بینەملەلی بەخۆی ئەگرێ هەر بۆیە جەنایاتێک کە عەلەی ئەو مجاهدینەی کە بەو بۆنەوە مجازات کراون جزو ئەو قانونێ شەڕە بینەملەلیەسە بەڵێ ئەو بۆ خۆی لە دادگاکانی دەسلاح لە محاکمەکانی کە کراوە بێکێک چەندانە بەسلاح لەو شتانەی وە بەرعەلەی حەمیدی نووری بەکار هاتووە مصاحبەیەکە لەگەڵ ئایەتوڵای ناوەکەی مێستا لە بیرۆ چوو ئەوە مخالفەتی کرد لەگەڵ دەوڵەتی لەگەڵ حکوومەتی مدەتێکی زۆر لە تەبرێز قسییانە پەراوێزەوە لەوێ ئەو ئایەتوڵا کە تقریبا حتا قەولوا بوو ببێ بە جێگەی خومینی بگرێتەوەوانە منتەزری بەڵێ ناوەکەیم لە بیرۆ چ بووە بەڵێ حسەن عەلی منتەزری لە نەوارێکە حسەن عەلی منتەزری باسی ئەوە ئەکات کە ئەو قەتڵانە و ئەو کوشتارەی وا لە دەهەی شەسا کراوە ئەو مخالفەتی لەگەڵا کردووە وەوەکو ئیشارەیەک بەوەی کە بڕیارێکی وادراوە ئەو قسانەی منتەزری ئەخیرەن لە بەرعەلەیهی حەمیدی نووری بەکار هاتووە و لەوێ کە باسی ئەوە کرێ حەمیدی نووری منتەزری بە خائین و بە کەسێکی نەیاری خۆیان ناو لێ ئەبات لە سورەتێکە منتەزری هەتاکو لە پێش لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە یەکێک لە ئوستادانی دامەزراندنی کۆماری ئیسلامی بوو و یەکێک لەوانە بوو کە ڕاوێژکار بوو زۆر لەسەری حساب بکرا بەڵام ئەو تیکان ئەو یعنی پیانەوت قایم مەقامە ڕەهبەری یعنی جێگار یعنی ئەگەر خومینی بەناکاو بمرێ یا شتێکی بەسەر بێ یا نەتوانێت کارەکان خۆی بکە منتەزری بیکە بەڵێ ئەوە ئەو جەلسە من ئەو نەوارەم بیستووە گوێم داوە ئەو نەوارە خطابی بەو 4 نەفەرە بوو کە مەأمورە ئیجرای فتواکەی خومینی بوون بۆ قەتڵعام ئەو کەسانەی کە لەسەر عەقیدەیان ماون یەکێکیان هەر ئەم جەنابە ئیبراهیم ڕەیسیە بوو کە ئەلعان ڕەیس جمهوری ئێرانە یەکێکی ئەو ئاغای ئیشراقی بوو کە دادستانە تاران بوو ئەو وەختە یەکێکی هێن بوو ئەو مستەفا پور محەممەدی بوو کە لە
زمانێکا بوو بە وەزیر دادگوستەری و زمانێکی لە معاونە وەزارەت ئیطلاعات بوو ئالە وەختا کە ئەو کەسکە لە ئیعدامەکریان مەأمورە نمایەندەی وەزارەت ئیطلاعات بوو لەو هەیئەتا و نەفەرە ئەو یاکەی نەفەرە ئاخری هەن بوو خەلعەتبەرینە ناوەکەیم لە بیرۆ چوو گەلعان ئەوە دوای ناوەکەی تێتەوە بیرم ئەو چوار نەفەرە بوون منتەزری بانیانی کرد و وتی پیان وتی ئەم کارگەلە مەکەن ئێوە لەو دووە ئەگەرنە بە عنوان جەنایەتکارانە تاریخ ناو ئەبرێن ئەوەیە پیان وت سەراحەتەن جا ئەوە دوای ئیتر بوو بەهۆی ئەوە کە لە تەک خومێنیا اختلافی پیا کرد و بە تەوتەئەی خامنەیی و بە تەوتەئەی هاشمی ڕەفسەنجانی و ئەحمەد خومێنی چون ئەحمەد خومێنی خۆیی حەزیە کرد بێتە جێگار باوکی بە تەوتەئەی ئەوان منتەزریان عەزڵ کرد منتەزری مەترود بوو و دوایی دیت لە زەمان ئەم هێنا ئەم خامنەیە حتا حەبسە خانەگیان وێ کرد لە ئیسپانیا ئەگەرنە گەورەترین مەرجە تەقلید بوو دوای خومێنی لە مەسئلەی ئینقلابەکە. بەڵێ مەسلەیەکی تر هەر لە ڕابطە لەگەڵ دادگای حەمیدی نووریە جەنایەتی جەنگیە لە کوردستان و بڕێک لە شاهدان کە لە خودی ئەو دادگا حزوریان پیا کردووە شکایەتیان لەوە کردووە کە لە کوردستان کەسانی کەمتەمەن ئەعدام کراون و کەسانێک بەبێ دادگای ئەعدام کراون و کەس بووە کە هیچ تۆهمەتێکی ئەو تۆی لە پشت نەبووە بەڵام لە دادگاهای توانین بڵێن سەحرایی کۆماری ئیسلامیە ئەعدام کراون. نمونەی زۆری هەیە کە لەو بابەتانەوە ئیشارەی پێکراوە یەکێک لەوانە ئەبێ بە برازای دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو کە بۆ خۆی ئەو فعالیەتێکی ئەو تۆی نەبووە بەڵام گیرا و لە زندانیشە موردی تەجاوز وانە قەراری گرتە کە دواتر کاچێتە وڵاتی فەڕەنسا لەوێ گوایە هەر وەزعیەتێکی ڕۆحی ناخۆشیە بێت و دوای لەوێ خودکوشیە کات خۆیە کوژێت. ئەمانە مەسەلەی کوردستان چەندێک کە توانێ بەڵگەیەک بێ بۆ ئەوەی کە حەمیدی نووری پێ مەحکوم بکرێت. حەمید نووری ممکنە لە ئەسەر جەنایەت لە کوردستانە ئەگەر شاکی و شاهدی بوێ یعنی ئەبێ ئیسبات کردێت تەنها شکایەت شاکیەکە کافی نییە ئەبێ ئیسباتی بکەن ئەگەر حەمید نووری لە کوردستانی جا مەأمور شکنجە و مەأمور بازجویی و ئەوانە بووێ یا دەستی بووێ لە یادامەکانە وەک بووی لە هێنا ئەوە ئەتوانێت مجازاتی بکەن بەڵام ئەو هێن کوردستانە شتێکی ناوخۆییە یعنی بینی مردمی کوردستان و حکوومەتی ئێران بووگە شتێکی بینەملەلی نییە ئەو شتێک کە ئەرتەشە عێراق یارمەتی مجاهدینی دا و لە خاکی عێراقەوە دەستیان کرد بە حەمڵەکەی ئەو ساڵە ئەوەی ژوویە بە ئیسڵا بێژین یا 26 ژوویە 1970 ئەوە ئیتر هێنا ئەوە بە ئیسڵا ئەوە سەکەنەملەلی پیا ویلا ئەگەر ئەوە نەوێت نات خود دادستانیش هەر لە کەفەرخەستەکە ئیزهاری کردگەوتی ئەگەر ئەوە نەبوایە کاری مجاهدین جەمبێ فقط داخلی پیا کرد جەمبێ بەیەملەلی پیا ناکە بەڵام بەهۆی ئەو حەمڵە و کۆمەک ئەرتەش عێراقەوە حاڵەتی بینەملەلی پیا کرد ئەو شەڕە فقط بەبوون ئەو شەڕیجەوە بوو کە خومێنی ئەو فتوایە سادر کرد و ئەو چەندین نەفەر کوژیان یا ئیعدام کریان بەناحەق ئەوەی مەسەلەکە ببەخشە ئیعدامەکان گشتی وەکو دادگای سەحرایی وابوو خەڵخاڵی کە هاتە کوردستان ئەوەڵین کەسانێک کە ئیعدامی کرد لە پاوا بوو دکتۆر ڕەشوەند سەرداری و بەهمەن عزەتی و تێدادێتر ئەوانە لە پاوا هەر بە دوای شەڕەکەی پاوە بوو دوای ئەوە هاتە شار سنە لە سنەی هەر ئەو 11 نەفەریە ڕۆژ ئەوەڵ ئیعدام کرد
کە یەکێکیان لێن بوو ناوەکەم لەبیرەوە چوو دوات دووبرای شەهریار و ئەحسەن ناهەیدی تیا بوو دەروێش ئیسای پیوەلی تیا بوو کە دەروێشێ بوو جگەرفرۆش ڕۆژێ ئەگەر 50 دانە سێخ جگەری بفرۆشتایەت و هەر سێخەی 5 قەرانێ قازانجی بواێت ئەو وەختە سێخێ دووسێ قەران بوو کە بە سێخی قانێن وایە ئەوە خەیری و دەستموزی بۆ بەڕێوەچوونی ژیانی ئەوەیانە بەناحەق گرت و کوشتیان وتیان تۆ لە کوشتن شاتر مەمەدا دەسەوە بووگە نازانم بێژگەلەوە جەمیل یەخچاڵی بوو بێژگەلەوە عەتای زەندی بوو بەڵێ دوو کەسیان فقط مەئمورینە ڕژیمە سابق بوون یەکێک نیازمەند کە ڕئیس ژاندامری کوردستان بوو لە شەرایەت ئینقلابە یەکێکیش کابرایەک بوو کە لە ساواکە کارمەند بوو ئەو دوانی ژیانە دادەم ئەمان 9 نەفەریان ئینقلابی بوون و ئەو 2 نەفەرە و ئەمانیانە ئیعدام کرد خەڵخاڵی لە زەرف دادگاگە لە چەند دقیقەیە حتا 1 نەفەر ئەیگەڕانەوە ئەیوت لەبان قوتوسکارەکەی و نووسیدی ئەمە بوون ئیعدامی بکەن یانێ نە پەروەندەیەک بووگە نە بازوویک نە تحقیقاتێک کە بزانی کابرا جاش یا فڵان هاوکاری جمهوری ئیسلامی هات پینی لە هەر هاوسایەکی یا کەسێک وایەتە ئەیود ئەمە تیا بەشتەر بووگە و بۆ جۆرە هینیانە کرد شێوەی ئەو ئیعدامانە لە سەقز و لە شارەکانی تری کوردستانیش بوو ویستم ئەوە بڵێم کە لە جەریانی ئەم بۆیە ئەمەیان ڕەتداوەتەوە بۆ خودی ئەو مەسەلەی حملەی شەڕی ئێران و عێراقە کە بۆ بەباعیسیەوە حەمیدی نووری وەکو بەسلاح دەسی بوو بێ لە جەنایەتی جەنگی هێناویانە محاکمەیەکەن بەڵام لە عینی حاڵە پەروەندەهایەکی کەش هاتوۆتە مەیدان کە بۆ خۆی ئەو دەستی بووە لە ئیعدامەکانی ئەگەر باسی دەهەی شەستەکرێ خۆ مجاهیدینیان فقط گیان نەکردوێتەوە بەڵکو بەشێکی زۆر لە جرایاناتی چاپ لە کومینیستەکان لە کەسی واشیان خستۆتە پاڵ ئەم ئتەهاماتە کە ئەو بۆ خۆی دەستی تیا بووەوە خۆی لە حتا بەڕێوەبردننی ئیعدامەکانە دەستی بووە مەواردی هێزگار زۆر شاهیدانی هاتوون کە بۆ خۆیان چەپ بوون و یاخانەوادیانەکەن خۆ ئەوانە شادراوە نییە و منیش ئیشارەم پێ کرد من تا مەجال نەبوو لە حەزاتی ئەوەڵوەی لە بەڵێ وڵات ڕاستێژی دوای بە دوای ئەوە کە عدەیەک لە مجاهدینیان ئەدام کرد خودە هەر ئەو 4 نەفەرە یانێ ڕئیسی و مستەفا پور محەممەدی و نەیری و ئەو ئشراقیە نەیری ئەودانە کە ناوەکەیم لەبیرە چووە نەیری حوسێن عەلی نەیری ئەمانە یا حوسێن خولی ئەمانە ئەم 4 نەفەرە کە مەئمور ئیجرای فتواکە بوون تەنها بە مجاهدینەوە نەوێسان بەڵکو ئەفرادە چەپ حتا ئەفرادێکیش غێر چەپ و ملی بواەتن یانێ بەئسڵا نە چەپ بواەتن نە مجاهدین نە مەذهبی بواەتن فقط طرفداران دکتۆر مصدق بواەتن یا فعالینی قەدیمی دەورانی ساڵ 27 ئەوانجانە ئیعدام کرد بەداخەوە باشێک ئێوە کەیفێرخاستەکەتان خوێندوێتەوە کاگیە دێ لەو کەیفەرخاستەدا مشخصەن غیرە مەوزوعاتەکە چ شتایەکی بەرجەستەی تایە کە ئەم حەمیدی نووریە بتوانێت محکوم بێ وەکو جەنایەتی جەنگی وەکو جانی جەنگی یا یەکێک لەوانەیە کە دەرسی لە جەنایەتی جەنگیا بووە محکومیەتی ئەلبەتە بەستگی بەوەست لە ئایندا دادگا چه تەسمیمێ بگرێ بەڵام ئەوەی کە مسلەمە دادستان وتم خاص وردی کردگەسەوە خاص شتەکەی تحلیل کردگە بە چەند چت ئیشارەی کردگە یەکێ ئەو شتەی کە ئەم عەمەلیات قەتڵ عامە مجاهدین و چەپەکان دوای ئەوە ئەمە مربوطە بە تجاوز بە حقوق بینەملل عمومی یعنی تجاوز بە ئەو تەوافقنامەگەلە کە بووگە لە دوای شەڕی یەکی جەهانیەوە تا ئەمڕۆ هەر تەکاملی پیا کردەوە هەر
هینکریاگە حەمید نووری لەوانە دەسی بووکە ئەوە یەک یعنی قوانینێکە لێنا هەز مەوردە سنات دادستانە دوو لە مەوردە هێنی حقوقی بەشەرەوە چونکە بەشێ لە هەر ئەو بردن زیندانی گەلە و وێسانیان لە جێگەیکە بەناو کوریدۆرە مەرگ لاوەڵەو ئاوا بۆ حەمید نووری و هاوکارەکانی بە دەستورە مەقاماتە مافەوق کە ئەو 4 نەفەرەی کومیتەکە بێن نەیری و پور محەممەدی و ڕئیسی و ئێشراقی ئەمانە هاتن زیندانیان انتخابە کرد لە ناو زیندانیەکانە و ئەیانیان برد لە کۆریدۆرێکە کە بەناو کۆریدۆر مەرگە ماتۆریان دایانەنیا ئەمانیشە چەند سەعات 2 سەعات 3 سەعات 4 سەعات ماتڵ ئەبوون کە بانک کردێن حەمید نووری و هاوکارەکانی بانیانەکردن ئەیان بردنە ناو دادگاکە کە یعنی شبه دادگا لەواخان ناو ئەو جەلسەیە کە هەیەت مەرگ دانیشتون بە قەول منتەزری هەیەت مەرگ ئەو دوای ئەوە ئەو هەیەت هەل لە حینە معرەفی ئەو زیندانی گەلا حەمید نووری و هاوکارەکانی ئەچوون چ بە کەتبی چە بە شەفایی گزارشیانەدا بەو کومیتەی مەرگە کە بابا ئەم کابرا حتمما ئێعدام کردێ ئەم کابرا هاوکاریمانی کگەر یا نەیکگە یا کاری خراپی نەکردەوە ئەوانە ئەمە مستحق ئەعدام نییە ئەوانجانە ممکنە کردوێ چون عدەیەک لە تاق مەرگ نەجاتیان پیا بوو دەستیان پیا کرد خود ئەو ماتڵیە لەو 3-4 ساعتە لەو کۆریدۆرا دانیشن کابرا بیرەکاتەوە داخمانوەن ئێعداممانکان بەرمان ئەدان چیەکەن ئەوە خۆی ناو ئەی شکنجەی ڕەوانیە ئەسەن لە مەسادی خشکنجەس ئەوە تۆ وەزعیەتێکی وا بۆ زیندانی پیا بکەی کە هیچ ئیطلاعێکی لەسەر نوێشت خۆی نییە لە دوای 1 ساعت 2 ساعت 3 ساعت معلومەکە کە ئێعدامیە یا ئەمێنێتەوە ئەوە خۆی شکنجەی ڕۆحیە ئەوە یەکێ لە ئێتهامات حەمید نووریە ئەوەی کە دوای ئەوە کە کومیتەی مەرگەکە یعنی ئەو 4 نەفەرە ڕەیانەدا بەڵێ ئەم کابرایە ئەو بۆ جۆیژە متهمیان ئەخڵەتان خۆ کابرای زیندانی حتا ماو هەفتەیەک دەشە و مانگێ 2 مانگی ماو کە مەحکومیەت توولانیەکەی تەواو بێت و بێتە دەرەوە پیانەوت لەسەر قسەی خۆت ماوی لەسەر عەقیدەی خۆت ماوی خۆ نێزانیش خەبەرە بیوتایە بەڵێ ئەوت ئەها ئەمە ئێعدام بیوتایە نا مەسەڵەن فەرمووت تەوەقعیان بوو ئەوان ئەم کابرا بێت لە گوزەشتەی خۆی نفرەت بکە لە سازمان مجاهدین ئیبراز نفرەت بکە جنێویان پێ بدا یا فڵانیان پێ بکە ئەوە ممکن بوو بێژن ئێعدام نەوێ بەو بوونەوە کەسانێک کە ئەمانەوە بۆ ئێعدام بە ئێعدام مەحکومە بوون دوارە ئەهاتنەوە هەر ئەو کوریدۆر مەرگە و لەوێ دایانەنیا 3 ساعت 4 ساعت حەمید نووری یا ڕەفیقەکانی ناوەکانیان ئەخوەندەوە و ئەیانیان بر بۆ ژووری ئێعدام یا ژووری سێدارە ئەمانە هەموو لە کەیفەرخاستەکە هاتووە بەڵێ ئەمانە هەمووی لە کەیفەرخاستەکە هاتووە بەڵێ هاتووە ئەوانە باس کردووە قەشەم دوای ئەوە قسەی قەتڵەکە ئێژێ خۆیکی لە فرەمەوەردا بە پێ قسەی شاهدەکان و بە پێ قسەی ئەو زیندانی گەلە خۆی چووگە بۆ ئوتاقم مەرگ و نەتەنها خۆی حتا بەشێ لە زیندانیانی عادی زیندانیانێک کە لات بووگن چەقۆکێش بووگن مەسەڵەن مواد مخدر قاچاق و شتیان کردگە ئەوانیژی خۆیان نابرگە کە لەو ئێعدامگەلا بەشداری بکەن بڵێ کاکیە دێ مەسەلەکە لە الحاجی سیاسیشەوە هینی ئەوەی هەیە تاسیری ئەوەی هەیە کە بتوانێ لە ئاستی نێودەوڵەتی کۆماری ئیسلامی بخاتە موقعیەتێکی بەڕادەیەکی زیاتر خراپەوە چونکی کۆماری ئیسلامی لەباری لە ئاستی نێودەوڵەتی ئێستا لە موقعیەتێکی زۆر لاوازایە ئایا ئەمە چەندێک دەتوانێت تەئسیری لەسەر ئەوە ببێت کە
ئەوەی تر کۆماری ئیسلامی بکەوێتە پراوێزەوە و بە نوعێک لە شوێنهای نێودەوڵەتی بێعتبار بکرێ یا لەسەری حسێب نەکرێ یا بێئەرزش بکرێت. یەکێک لە مهمترین دەلایلێک کە ئەتوانێت بەدەست دادستانەوە بێ، ئەلبەتە ئەم دادستانە مختص ئەم دادگاسە بۆ حەمید نووری، بەڵام ئەمە شتێک نییە تەنیا بەمە تواو بێ، ئەمە پرۆسەیەکە وەکو بێژین حکایەتێکە بۆ ئەوەی کە ئەو کەسانەیە کە لەم جەنایەتگەلا بەعام بەشدار بووگن گشتیان یەک وەختێ تحت تاقیب قرار بگرێن. ئەلعان مەسەڵەن ڕئیسی نەیتوانی بڕێ بۆ جەلسەی سازمان ملل یا بەشداری بکە، هەر لەوە ئەترسیا کە بیگرن و بە عنوانە جەنایەت عەلەیه بەشەریەت محاکمە بکرێ. منتەها ئەلعان ممکنە نەتوانن دەستیان نەوێ بەوە، بەڵام یەک وەختێ ئەگەر شەڕێت بکرێ لە ئێرانە یا ئەگەر ئەم حکوومەتە ساقت بێ و ئەگەر ڕئیسی زیندگ دەرچێت و گەرەکی بێ لە شوێنێک لە دنیا زیندگی بکە و دوای ساڵهاش بناسرێتەوە ممکنە محاکمە بکرێ. هەر وەک مەسەڵەن فەرز فەرموو ئایشمەن کەسێ بوو کە لە زیندانەکانی نازی و لە ئوردوگاکانی نازی لە ئاڵمان هینیە کرد لە کوشتن مردمی موسایی یا کۆمونیستەکان یا کرێکاران یا حتا ئەم قەرەچیگەلە کە پیان ئەیژن ڕۆمەکان کە لێرە پیان ئەیژن ڕۆم لەوانە دەسی بوو. دوای ساڵها لە ئارژانتین شناسایی کریا بە وەسیلەی مەئمورین سازمانە ئەمنیەتی ئیسرائیل دەستگیر کریا و هاوریاوە و لە خودە تەلابیبا یا لە خودە ئیسرائیلە محاکمە کریا و ئیعدامیش کریا. ئەمەش ممکنە بۆ ئێرانیش بۆ ئەم حاکمانی ئێرانە پێش بێ. خۆشبەختانە ناوی ئیبراهیمە ڕئیسی هەموو شتێک بە نەفعی ئەم قەزیە بە نەفعی ئەمەی کە جەنایەتکاران بکەبنێن، چونکە خودە ڕئیسی ئیقراری کردوتی ئێمە مردممان کوشتکە بەڵام بۆ دفاع لە مردم بووگە. کام مردم؟ تۆ مردم بکوژی بۆ دفاع لە مردم، خۆ ئەمانە هێن نەبوون، کەسانێ نەبوون هاتوێتنە سەر ماڵ و مناڵ مردم، هاتوێتنە سەر خانەوادەی خەڵکی عادی، هاتوێتن خەڵکی عادیان کوشتوێ. ئەمانە جەنایەتکار بوون، جەنایەتکار بووگن یەک وەختێ بۆیان هەرسیانێت دەرچوونیان بەدەست ئەوە نییە کە زمانێ محاکمە بکرێن. لە تاریخیجا تقریبەن دوای دادگای نورنبرگ کە مختص نازیگەر بوو ئەو محاکمەی ئایشمەنە و دواتریش ئەم محاکماتێک کە کریا لە ڕواندا کێ لە دەرانی مەسەلەی ڕواندا پێشگەلەوە بەر لەوەیجا هەر میلۆسویچ و بڵێ زەریانی مەسەلەی یوگۆسلاوی هینەکان سەربەکان کە هەم لە کوسۆ ئەڵبان و هەم لە بوسنیا جەنایەتیان کردو ئەوانی چە دادگایی بێنیان و گیریان و بریان بۆیەنە و ئەلعانیش بازێکیان هەران لە زیندانە. مابەیەک لەوە پێش لە وڵاتی ئینگلستان لە لەندەن دادگایەک بەڕێچوو، ئەو دادگا لەگەڵ ئەم دادگای حەمیدی نووریە جیاوازیەکانی چی بوو؟ کات دادگای حەمید نووری دادگایەکی دەوڵەتیە، یانێ دادگایەکە کە ڕەسمەن ئیجاد بووگە. دادگای ئێنە دادگای بە ئێستڵاح خەڵکیە، یانێ مردم کریانە بە پێ قانونێکی معەیەن یا بە پێ دەستوری دەوڵەتێکی معەیەن یا شورایەکی قانونگوزاری پێش نهاتووە. مردمە فعالینە سیاسی مخالف جمهوری ئیسلامی بۆ ئیفشای جەنایات جمهوری ئیسلامی ئەو دادگایانە تەشکیل داگا. ئەوە شتەکە نەتیجەکەیە، نەتیجەیەک لێ نابێت ممکنە قابلە ئیجرا نەوێ، چونکە هیچ دەوڵەتێ ناتوانێت بە دەستورە ئەو دادگا بڕۆێ مەسەڵەن محکومین دەستگیرکە. بەڵام دادگای ستۆکهۆلم دادگایەکی ڕەسمی
بین المللیە چونکە هەم بە حقوق بین الملل هەم بە ئەو قوانین ئیعلامیە جیهانی حقوق بەشەر ئستنادەکە یەکێ لە موارد ئستنادەکانی ئەوانەسەوە ئەمە خۆی هنا تەوافقنامە گەل دەوڵەتی ئەو ئیعلامیە جیهانی حقوق بەشەر ئەو قەراردادگەلە کە کریاگەل لە مەوردێ ئەوە کە شەڕ چۆن بکرێ یا شەڕ ئەلێ چ کەسانێ ئێدامە نەدرگێت وەک مەسەڵەن فەرز فەرموو تەقەکردن لە ئامبولانس لە هەر حاڵە غەڵەتە ئەمە لەسەری تەوافق کریاگە ئەگەر زمانێ لە جێگەی کات بە ئامبولانسێ مەسەڵەن تیرەندازی بکرێت خب ئەوە محاکمەیەکەن حکم بۆ سادرەوێت و ئەنەرگێت و هەر پۆلیسێ یا هەر ئێدارەیە پۆلیسێ مکەلەفە منتها ئەلعان ئێمە هاین لە وڵاتێکە ئەژین کە نە هیچ قانونێ سەریانەچێ نە هیچێ فقط حتا فتوای شەرعیەکان خۆیان بەڕێوە ناون حتا ئەوەی کە مەسەڵەن فەرز فەرموو خامنەی ناژێ بە پێش شەرعی ئیسلام یا شەرعی شیعە هێن غەڵەتە تەسلیحاتە ئەتۆمی دەی لە ژێرەوە خەریکن چونکە یەکێ لە کارەکانی جمهوری ئیسلامی یا ئیسلام بە تەور کولی ئیسلامی تەشەیع تەقیە بە مجاز زانیگە تەقیە یانێ درۆکردن و فەریبدانی تەرەفی مقابل بۆ حفزی خۆت مەسەڵەن ئێژن فەرز فەرموو بۆ عەلی لە زەمان ئەبوو بەکر و عومەر و عوسمانی چا ئەسەن سکوتی کرد هیچیکی نەوت لەمە دووە هات ئەویش مردم انتخابیان کرد بۆ خەلافەت خۆی هێنێکی نەبوو ئێدعایەکی نەبوو ئێژن تەقیە کردگە یعنی درۆی کردگە یعنی بە ظاهر هات کە بەیعەتی کردە بە ئەبوو بەکر و بە عومەر و بە عوسمان دوایی هات کە بووگە بە خەلیفەی چوار بەڵام کاکیە دێ ئەو ئێمە هەروە چۆن مەسەلەن نەوارەکانی منتەزری ئێستا وەکو نمونەیەک بەرعەلەی حەمیدی نووری بەکاردێ ئایا ئەو دادگای لەندەنە ئەو کەسانەوە لەوێ چوون قسەیان کردووە شاکی بوون مەدارکیان پیشان داوت لە داهاتووە ناکرێ ئەوە وەکو مەدرکێک لە دادگایەکی هەراوا ڕسمیا بەکاربێت ئەوە ئەتوانێت پس ئەتوانێت و خاصیەتێکی ببێ ئەوە ئەتوانێت و اتفاقا فرێج مفیدە ئەوە اتفاقا بەرگریەکە لەوە کە فرێک لە دەلایل لە مەم چێ ئەلعان مەسەڵەن فەرز فەرموو فلانە کەسێک کە شاکیە 80 ساڵ عمریە یا پیرە نەخۆشە هەر لەندەن احتمال یەس 1-2 ساڵتر لە بەم بچێ تەواو شەهادەتەکەی و معلوماتەکەی لە بینەچێ ئەو دادگای لەندەنە حفزیەکە ئەوە شتێکە شەبێ ئەوە لە قانون بوو منتها ئەوە شەر بە پێ قانون بوو ئەویش ئەوە بوو مەسەڵەن تۆگەر لە کورسانە ئەدی ماڵەکەت لە ئەسەر کارێکی فەوری غەڵەتی هاوساکەتەوە ماڵەکەی تۆ دیوارەکەت ڕووخا بۆ ئەوە خۆ نەتەتوانی دیوارەکە هەروە بێڵی ژوورناڵەکەت لە سەرما بوون ئەهاتی ئەتوت لەلایەن دادگاوان مەأمورێ بنێرن فعلەن ئەو وەزعیەتە بوینێت و سەبتیکە مەأمورێک ئەهات ئەینوسی بەڵێ ئەم دیوارە کە لیکیا بە دیوار ماڵ فلانە کەسەوە ئەوە لەم لاوە ڕمیاگە و وا دیاریژە یا مەسەن کارشناسێکی تەخۆیان ئەبرد کارشناسەکەی نووسی ئەمە بەعیلەت ئەوە بووگە ئەم دیوارە بەبێ احتیات بەبێ ئەوەی کە شەمێ شتێ بە نەپاڵی داگیانە لێ بیرروخێنن هاتکە خوارەوە ماڵ کابرایکی لەو دی و ڕمانگە ئەوە بۆ حفزە ئەو دەلیلە ئەو چتە ئەتوانێت بەکار بێت لە ئاەندا منتها دەلیلە واقعی نیە وەلێ ئیتر ئەو دەلیلە حفزیەکە ئەوە نیشانە کە ئەم دیوارە ڕووخاوە بە عیلەت ئەمەل ئەو هاوسا ڕووخاوە و هینیەکەن ئەوە هەز ئەمەش ئەلبەتە ئەمە شتێکی لەوە سەنگینترە منتها ئەوایە تۆ خەریکی دەلایلێ جەمەکەیتەوە لەسەر جەنایەت جمهوری ئیسلامی ئەلعان 42 ساڵە ئەم جەنایەتگەلە ئیدامەی هەست دەی کەسێک کە 42 ساڵ لەمەوبەر
لە زیندانا بووگە یا کەفکەسە زیندان و ممکنە هەر وەهایش عەزیەت کراوێ وەها ئازار دریاوێ کە تەسیرات خۆی کردوێتە سەر سڵامەتیەکەی و لە ساڵی مەسەڵەن فەرز فەرموو 6 ساڵ لە 30 ساڵ لەمەوە بەرا لە 20 ساڵ لەمەوە بەرەوە ئەو کەسە فەوتی کردوێ شتەکە بۆ لە بین نەچێت هاتکن ئەم دادگا ئەتوانێت فرە کۆمەکی بکە تا دادگایەکی ڕسمی نییە. بڵێ بە کاتی بەرنامەمان زۆر نەماوە لە ئاخرین پرسیارمەوەیە کە ئەگەر حەمیدی نووری مەحکوم بێ بە ئەو تۆمەتانەوە خراوەتە پاڵی ئایا وڵاتی سوێد بۆ خۆی دەورانی مەحکومیەتەکەی بەڕێوە ئەبات یاکو ئەبێ ئەمە ئینتقال بدرێ بە وڵاتێکی سێهام یاکو شوێنێکی تر دەورانی مەحکومیەتی ئەو کەسە لەکوێ بڕێوە چێت و چه مەسئولە لە بەڕێوەبردننی هەموو ئەو مەسئولیەتی ئەو دەورانەوە ئەو مەحکومیەتەکەی تێدابێت لە شرایط فعلیا فقط دەوڵەت سوێد مەسئولە یعنی دەوڵەت سوێدی ژەکە ئەیباتە زیندان خۆی ئینیەکە مەگەر لە ئایندەیەکی فرەنزیکە سازمان ملل جێگەیەک تایبەتی لە نظر بگرێ وەکو مەسەن ئەوەی کە ها لە ژێر دەسەڵاتی دادگای لاها دادگای بەرهەملەلی کەس لێنا بۆ تەخەلوفاتی بەرهەملەلی و ئەوانە ئەگەر ئەوان داوای بکەن ممکنە سوێد تەحویل ئەوانی با وەلێ فعلەن خود دەوڵەت سوێد مەسئولە تا ئەوەی کە لە لەحاز بەرهەملەلیە و جێگەیەکی معەیەن بۆ ئەو کەسانە بەوجود بێت کە احتمالی فرس ئەو جێگایە کە ها لە ژێر نەزەر دادگای بەرهەملەلی لاها احتمال یەس ئەوان لە بەرچاو بگەن وەیلا دەوە سوێد دەتوانێت بەوانیجی نابێن بەڵام ئەوینەی کە لەم ئاخرا ئەلعان کەسێکی لەو کەسانەی کە لە ڕواندا بەشداری جنایەتەکان بووگە عەلەی ئەو خەڵکەکە کە تێدادە زۆریان قەتڵعام کراون هەر لە سوێد زیندانیا ئەلعان چون دەوڵەتی ڕواندا گۆڕاوە یعنی وەزعیەت لەوێ گۆڕاوە و ئەوانەی کە ئەو جنایەتگەریانە کرد نەماون لە سەرکار لە سوێد بەحس ئەوەسە کە ئەو کابرا ڕوانندایەت بنێرنەوە بۆ ڕواندا بەڵام ئێران مەسان فەرز کە دەوڵەت سوێد نایبینێت حەمید نووری باتەوە تەحویل ئێران چون بڕێتە میێنە تەحویل ئێران وەکو ئەو تروریستەکان کە لە فەڕەنسا و لە میکۆنۆسا ترۆریان کرد استقباڵیان لێکا و میداڵیان پیا بەو بۆنەوە لە سوێدا ئەمێنێت تا زمانێک ئەگەر هاتوو حکوومەتی ئێران گۆڕیا و دەوڵەتێکی تر هاتە سەرکار و ئەو دەوڵەتە ئەمەڵیاتی دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێدامە نەدا ئەوان داوا بکەن ممکنە تەحویل ئەوانی باتەوە بە شەرتی دەوڵەتێکی بە ئیسڵاح ئەوە کە پێیجین ملیە لاقل لەم زەمینە بێتەرەف بێت. کاکیە دێجان زۆر سپاس من پرسیارێکم نەماوە ئەگەرەوە خۆتان مەوردێکەیە ئیشارەی پێ بکەن هەر لەم بابەتەوە هەر لە خزمەتە. وەڵا سپاس دەکەم منی سپاسی ئەوواکەم و سڵاوم هەیە بۆ هەموو هاوڕێیان و بۆ بینەرانتان ئومێدوارم کە بەکەڵ هاتووێ قسەکان من زۆر سپاس زۆری زۆر باش بوو زۆر بە کەڵک بوو دەستت خۆش بێ بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا بۆ تۆ سەرچاوەکەم کاتێکی خۆش زۆر سپاس بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتاییان بەرنامەیە هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەئاوەت خوازم.